دەروێش و خۆشەویستانی شێخ عەبدولقادر گەیلانی ساڵانە یادی لە دایکبوونی شێخ عەبدولقادر بە بەرز ڕادەگرن و بە زکر و سەڵەوات بەرەو ئارامگای شێخ عەبدولقادر گەیلانی بەڕێ دەکەون. پێشان بە کۆستەر شێوها بوو ئەلان بەیتە موشا ئەو سالەکە لە خوای بەزیاد بی هەشت موشا ئەو 10 سیارەیە لەوانە 500 نزام چەند نەفەرن زۆرن بیدایی کە تێنێ خوارێ بە زکر تێنێ خوارێ هەتا تێنە مەرقەدی ئەمە زکرەکان دەکەین و ئەوجا هەینێ دەست بە نوێژەکان دەکەین. پێنج مەشایەتی نەدوونێ سەعات دەی سوێنێ بەڕێکەتین هەشتی شەوێش نەجێ شەوێ هەلێرە لە نام زرەفتێ دەنوین و لۆ یادە پیرۆزەتینە و یادی شێخ عەبدولقادر گەیلانێ لە دایکبوونی یادەکی زۆر پیرۆز و بەڕێزان. هەزارەها کەس لە وڵاتانی دەرەوە و لە گشت پارێزگاکانی عێراق ساڵانە ڕوو لەم شوێنە گەشتیارە ئاینە دەکەن و هەر یەکەیان بە جۆرێک خۆشەویستی خۆی بۆ شێخ عەبدولقادر دەردەبڕێت. حضرتي شيخ عبد القادر نكر أولياء سلطان الأولياء لو دين زيارتي محبة وبيغمبريش دفرمي صلى الله عليه وسلم شيت خوش به حشر لقوية داوال خواي دكين كإما خواو بيغمبرو حضرت شيخ عبد القادر وأولياء كان ما خوش ده خدا حشر ما لقل أو ذات مباركة نبكى. جێی باسە شوێنە گەشتیارە ئاینەکان لە عێراق پشتگوێ خراون سەرڕایی پیسی لە ڕووی داهاتەوە نازاندرێ خەرجیەکان بۆ چ شوێنێک دەڕۆن. لەوانەیە کارمەندەکانی ئیرانە نەتوانن ئەو خزمەت گوزاریە بە جوانی جێبەجێ بکەن بەس بە ئەم باشە و خەڵکی بەغداش عەرەب بخۆیان دەزانین تۆزێک مەسائلی پیسی وە زۆر ناپارێزن فداواکاریم ئەوەیەکەوە هەموو مریدەکان ئەو مەقامەکی پیرۆزە بەنسبەت ئێمە کە پەیڕەوانی تەریقەتی قادری ڕەچاوی پاک و تەمیسی بکەین هەر یەکێک لە ئاستی خۆمان خادمی ئەو بارەگایینە نامێن بڕین وڵات دەبی لە فڵان کەس هەمومان خادمی ئەو بارەگایینە. داهاتی شوێنە گەشتیارە ئاینەکان لە عێراق ساڵانە بە ملیۆنەها دۆلار دەژمێدرێ لە ئارامگای شێخ عەبدولقادر گەیلانیش هەر بە هەمان شێوە داهاتەکەی دیار نییە و لە ڕووی ژینگەکەشی پشتگوێ خراوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا دەنجی ئەمریکا.